مؤمل الدنيا والموت يطلبه ئەوەی کەوا کەسێک ئومێدی زۆر بە دنیایە دنیای زۆر خۆش دەوێت هەوڵ زۆر بۆ دنیا دەدا بەڵام مردنەکەی داوای دەکات چەند لە ئێمە وایە چەند لە ئێمە وایە خۆشەویستەکانم ئێمە هەموو ئاواتمان دنیایە چاومان دوورە بەڵام نەک بۆ قیامەت هەر بۆ دنیا ئاگاشمان لەوە نییە مردنیش وا داوای ئێمە دەکات ئێمە داوای دنیا دەکەین بەڵام مردن ئێمە لێ بێئاگاین ئەویش داوای ئێمە دەکات هەر ڕۆژێک دەڕۆی وەکو لە سەلەفدا هاتووەم پیاوێک لە سەرە مەرگدا بوو فەرمووی 50 ساڵە لە دەرکەیەک دەدەم ئەمڕۆ لێم کرایەوە 50 ساڵە لە دەرکەیەک دەدەم ئەمڕۆ لێم کرایەوە تۆش هەموو ڕۆژێک جارێک لە دەرکەکە دەدەی دەی خوا دەزانێ کام ڕۆژەیە ئەو ڕۆژەیە دەرکەکە لێ دەکرێتەوە الموت باب وكل الناس داخله مردن دەرکەیەکە هەموو خەڵکی داخلی دەبێت دەی دوای ئەو دەرکە خوا دەزانێ دوای ئەو دەرکە چ دار و چ خانوویەکە ماڵێکە لە باخ و باخات یا ماڵێکە لە ناڕەحەتی و ئاگر و